عزیزان دووبارە سڵاوتان لەوێت ئێمە بەردەوامین میوانەکەیم ئێوارەیەمان پەیکەرسازەکە کە توانوێتی بە دەستڕەنگینیەکەی بە کارە جوانەکانی شەقام و شار و شارچکەکانی کورد و کوردستان بڕازێنێتەوە. میوانیم ئێوارەی کورسان مەگەزین چەندین پەیکەری جوانی نەخشاندوو و سازاندووە کە دواتر پێتانەڵین کامە کار هی ئەو پەیکەرسازەیە. میوانیم ئێوارەی کورسان مەگەزین کاک عومەر جەمیلە کە بەڕێزیان پەیکەرسازن. کاک عومەر ئێوارە باش سڵاوت لەبێت و بەخێوی بۆ ستۆدیۆی کورسان مەگەزین. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ شاش جوانەکەی کورسات. زۆر سپاس بۆ تۆ. هەمیشە خۆشحاڵم کاتێکە پێمە وترێ بۆ چاوپێکەوتن لە شاش جوانەکەی کورساتەوە هەموو یشەکانم وەلانێم چکە بەڕاستی ماڵی خۆمی ێزان. زۆر سپاس دەکەین جێگەی شانازی بۆ ئێمە بێت. سپاس بۆ کاک عومەر تۆ لەگەڵەوەی تەمەنێکی کەمت هەیە بەڵام ئەزموونێکی باشت هەیە و چەندین ساڵە سەرخاڵی بۆی کە پەیکەری کەسایەتیەکان بۆن پەیکەری شاعیران و هونەرمەندان دروست دەکەی. تاوەکو چەند گرنگی دراوە بە کوالەتی ئەو پەیکەرانی کە لە شارەکانی کوردستانە کە لەسەر شەقامەکانی کوردستانە دروست کراون. کوالەتی ئەو پەیکەرانە چۆنە؟ بەڵێ هەڵبەتە بە شێوەیەکی گشتی لە ئێستاە بە بڵێم خۆشبەختانە بایەخە درێت بە هونەری پەیکەرسازی ئەبوو سەردەمانێکی زووتر یعنی ئەم بایەخە بدرایە. هەڵبەت ئێستا بە خۆشحاڵیەوە هەم لایانی پەیوەندیدار هەم کۆمەڵێک لە سەرمایەدار هەم کۆمەڵێک کەس کە خولیایان کاری هونەریە بە تایبەت هونەری پەیکەرسازی ئەگەر خۆشیان نەتوانن ئەو کارە بکەن لە ڕووی داراییەوە سەپۆرتی ئێمەمانانەکەن. بۆ پرسیارەکەشت کاری هونەری زۆر کراوە بەڵام لە ڕووی کوالەتیەوە جیاوازی هەیە. هەڵبەت لە کوردستانە لە برۆنزەوە کە بەرزترین ئاستا کراوە تا یەت خوارەوە بۆ مەسەلەی چیمەنتۆ و بۆرەک و فایبەر گڵاس و ئەو شتانە. بەڵێ کاک عومەر هەندێک جار گوێویستی ئەوە بووین کاتێکە شێوەکارێک با بڵێن پەیکەرێکی نەخشاندوو و سازاندووە کاتێکە پەیکەرەکە دروست کراوە لە کەسایەتێکە خۆی نەچووە. چیت هەیە لەسەر ئەمە؟ وەڵا ئیتر ئەوەیان ئەکەوێتەوە سەر ئاستی هونەری و ئەزمموی پەیکەرسازەکە. ڕەنگە منیش بە دەر نەبم لەوە بەڵام لە ئێستاە هەوڵی ئەوەیەم کە ئەو ڕەخنەیە لەسەر خۆم نێڵم بە هەم باسی خۆم بکەم. هەڵبەت لە کوردستانە زۆرێک لە کارەکان هەیە ڕەنگە کاری منیش تێدا بێت بەڵام ئیتر ئێمە وەک بڵێ لە یەکەوە دەستمان لە سفرەوە دەستمان پێ کردووە ئەمانەوە بچین بەرەو سەد. هەموو وڵاتانیش وە هەموو هونەرەکان لە جیهانە هەر لە سفرەوە دەست پێ کراوە. هەڵبەت دەرکارێکی هونەریش کراوە بە پێی ئەزمموی کەسەکە بووە و مەسلەی شەبێ و فەیس و لێکچوون وەک وتم ئەوەیان نەکەوێتەوە سەر توانای پەیکەرسازەکە. هیوادارم من ئەو کارانەی کە کردبێتم تا ڕادەیەک توانی بێتم شەبێ و فەیسی ئەو کەسایەتیە وەرگرم کە داوام لێکراوە. کاک عومەر لە ئێستا ئەو تەکنیکانە چین کە بۆ هێشتنەوەی بۆ زۆر هێشتنەوە و مانەوەی ئەو پەیکەرانە بەکارەهێنێت. تۆ چەندین پەیکەری ناودارە دروست کردێک لەوانە پەیکەری شاعیری بەناوبانگی کورد پیرەمێردا و دوانزە سواری مەریوان و هەروەها هونەرمەندی کۆچ کرد و هادی ئەم پەیکەرانەت نەخشاندوو و سازاندۆ چ شتێک بەکارێت لە ئێستا تەکنیکێک بەکارێت بۆی ئەو پەیکەرانە بۆ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە چونکە بەر سەرما و گەرما ئەکەون. هەڵبەت مەتریاڵە تاوەکو یعنی لە ڕووی کوالیتیەوە بەرز بێت هێشتا کەمە بۆ کاری هونەری چکە بە تایبەتی هونەری پەیکەرسازی ئەو هونەرەیە کە هەمیشە لە سەر شەقام و لە دەرەوەی بڵێن شوێنە گشتیەکانەیە هەندێک جار لە ناو شوێنە گشتیەکان بە تایبەتی بینا و باڵەخانەکان بەڵام بە شێوەیەکی گشتی لە سەر شەقام و لە ڕووی بینا و لە دەرەوەی لە گۆڕەپانە تایبەتەکانایە بۆیە بەرکەوتیان نەبێ لەگەڵ کەشوهەوایە جا سەرما بێ خود گەرما هەتاوەکو ئەم کارانە کوالیتیان بەرز بێت هێشتا کەمە. لە ئێستاە بۆ بەڕای من بۆ کەشوهەوای کوردستان بۆ کەشوهای وڵاتی خۆمان کوالیتی برۆنز کوالیتێکی زۆر باشە بێ بەڵام بەداخەوە تێچووی زۆرە. هەڵبەت تێچووەکەشی کاتێک کە زۆرە ئەکەوێتەوە سەر بەرزی کوالیتی کارەکە و مەتریاڵەکە. بە شێوەیەکی گشتی بۆ پرسیارەکەت
برونز ئەکرێت بڵێن بەرزترین کوالیتیەکە کاری هونەری پێ بکرێت. تەکنیکێکی نوێیە؟ نا تەکنیکێکی نوێ نییە، بگرە تەکنیکێکی زۆر کۆنە، بەڵام ئەوەی کە من کە باسی کوردستانەکەم ئەگەرنا بۆ دەرەوەی کوردستان بە ئەنواع ماتریاڵی سەردەمی کارەکرێ، بەڵام بەداخەوە لێرە نەمانتوانیوە ئەو معامل و ئەو شەریکانەکە ئەو ئیشانە ئەکەن. هەڵبەت ئەو کارانە من ڕەنگە تەنها کارە هونەریەکە بتوانم بکەم، دواتر لە ڕووی قاڵب و لە ڕووی داڕشتنەوەیە ئەدرێت بە ئەو شەریکات و ئەو معاملە گەورانەی کە ئیشی ماتریاڵی هونەری ئەکەن، بەڵام بەداخەوە لێرە هەم ئەوەی کە شوێنێکی وامان نییە کە ئەو ماتریاڵە بەرزانە داڕێژێتەوە، هەمیش تا ئێستا دەستگیرۆیەکی وان نەکراوە کە من بتوانم کارێکی خۆم بنێرمە دەرەوە بۆ ئەوەی کە پەیکەرێکم بە کوالیتێکی بەرز یا بە تەکنیکێکی تازە داڕێژمەوە. هەڵبەت هەرێک لە کارەکانی کە پەیکەرسازان ئەنجامیان یعنی شایانی ئەوەن کە ئێمە لە بەرنامەکان و لە چەندین بەرنامەی تریشە ئاماژەی پێ بکەین و باسی لێ بکەینێکێک لە پەیکەرە جوانەکانە کە من وێنەم هەیە لە تەنیشتی و دوو پەیکەری تۆیە کە زۆر جوان بوو، لە لامێکێکیان پەیکەری داپیرۆ باپیرەیە و پەیکەرێکی دیکەشیان ئەوەی هونەرمەندی خوا لە خۆش بوو کاک هادیە، ئەو دوو پەیکەرە زۆر تایبەتن. جا ئەمە پرسیارەت لێ بکەم، تۆ هەندێک جار داوات لە ئەکرێکە ئەو پەیکەرانە دروست بکەیت، یاخود ئەوەتە با بڵێن ئامانجی مامۆستا عومەر چیە لە دروستکردنی پەیکەری ئەو کەسایەتیانەکە ئەی نەخشێنێت؟ هەڵبەت من کۆی کارەکان داوام لێ ئەکرێت، هیچ کارێکم لە خۆم نەکردووە، هەڵبەت کارم تایبەت بە خۆمەیە بەڵام دانراوە ئەوکو خولیایەک خۆم دروستم کردو، بەڵام ئەم کارانەی کە ئێستا هەیە هەمووی داوام لێکراوە لەسەر خواست بووە. جا خواستەکەش کەسایەتی بڵێن بازرگان و دەوڵەمەندەکان بۆ یاخود لایانی پەیوەندیدار وەکو حکوومەت بۆیان، بەڵام بۆ ئەو پەیکەرش کە باست کرد ئەوەی داپیرە و باپیرە، هەڵبەت بیرۆکەکەی لێرە و سپاسی یەکەم کاکزایری کەریمە ڕەشە، هەڵبەت لە ئەوروپا بوو کە ئەو پەیوەندی پێوە کردم کە بیرۆکیەکی وان بەهاتووە لە ئێستاەوە خۆت ئامادەکە کە هاتمەوە قسەی لەسەرەکەی بزانین بە چ شێوازێک بتوانین کارێکی وا بکەین. کارەکەمان دروست کرد کە توانیم خۆشبەختانە فۆرمێکی کوردی، فۆرمێکی زۆر خۆماڵیانە کە دوو فەیسی تایبەتن، هەڵبەت خۆم یەکێکە لە خۆشەویستترین کارەکان لەلام هەمیشە پێویست ناکە لێ پرسم کامە خۆشەویستترین کار دەڕاستەوە خۆڵی پەیکەری داپیرە و باپیرەیە. بەڵێ چونکە دوو کەسایەتین کە سەیریانەکەیت هەستەکەیت کە نزیکن بێتەوە. بەڵێ من کە خۆم ئەچم هەمیشە ئەچم کە سەردانیانەکەم یەکسەر هەردوو دەستم خەمە سەر شانی هەردووکیان کە هەمیشە گەشتیارێکی زۆر، من هەمیشە ڤیددیۆم بۆیەتەوە بۆ منێرن کە گەشتیاری ئێرانی بێ یاخود عەرەب بێ یاخود بیانی بێ لەلای ئەو پەیکەرەوە وێنە ئەگرن. هەر لەم ڕۆژانەیەکێک لە هاوڕێیانم ڤیددیۆیەکی بۆ ناردم، کەسێکی عەرەبە ئەڵێت یەکێک لە کارە جوانەکانی سلێمانی، من وتم شانسم نییە گینا ئەم کارە بۆ بە ڕەمزێکی جوانی سلێمانی زۆر جوانەتمە بوو، لەوتم شانسم نییە گینا ئەم کارە بۆ بە ڕەمزێکی جوانی سلێمانی، بەڵام ئەبوو شوێ ماوەتەوە هێشتا. بەڵام خۆشحاڵم کە کەسێکی وەکو تۆ یاخود ئەو میوانانەی کە ئەچن هەمیشە خۆشحاڵ مەکە. من خۆم کە بەلایە تێپەڕم جار نەبووە کە نەبینم کەس دەتەنیشتەوە دانیشت بێ و ڕسمی نەگرتن. ئەو منشێک بووم لەوانە دەستخۆشی بۆ کاک زایر بێگومان ئاگادارین لەوەی کە بەردەوام پشتگیریەکە، پشتگیری بۆ پەیکەرسازان کە کاری زۆر جوان و باشتر بکەن. ئەمە تەنهایەکە تۆ یەکەمین کەس نیە کە پشتگیریەکە، من ئاگادارم کە پشتگیری چەندین پەیکەرسازی دیکەکە بۆ ئەوی کە پەیکەری جوان لە شاری کورد لە وڵاتی ببڕن لە شاری سلێمانی دروست بکەن. اینجا بۆ بورە بۆ پەیکەرەکەی ئێمە بە عەریف حەمەتاڵ ناساندوو. بەڵێ عەریف حەمەتاڵ ئێمە کەسایەتی عەریف حەمەتاڵمان نەخشاندووە کە بەڕاستی ڕوبەڕۆی ڕەخنە بووەوە، هەڵبەتەوە منی خۆشحاڵ کرد بوو بە یەکێک لەو کارانەم کە زۆرترین قسەی لەسەر کرا. ئەو کەسایەتی ئێمە کەسایەتی عەریف حەمەتاڵە کردومانە. کەسایەتی عەریف حەمەتاڵە ئەو ڕۆڵەیە کە لە ناو درامای گەردەلوولە بینی، ئێمە وەکو بڵێن خوا لێ خۆش بێ هادیمان نەکردووە.
تەنها عریف حەمەتاڵمان کردووە جا ئەو بیرۆکەیەشەری کاک زایر بوو کە پێخۆش بوو کاک زایری کەریمەڕەش پێخۆش بوو وەکو وەفایەک ئەو بۆ شێوەیە وەفای ئەو پیاوەیە و منیش توانیم کارەکە بکەم. دەستان خۆش. زۆر سپاس. کاک عومەر وەکو پیکەرسازێک ئەو با بڵێن ئەو وەربەستانی کێنە بەردەمی ئێوە چیە بێت بۆ پیکەرسازێک چ شتێک زۆر گرانە بێت؟ وەڵای هەڵبەت ئێمە لێرە وەکوتم لە ڕووی مادیەوە ڕەنگە نەتوانین پڕ بە پێزی کارێکی هونەری ئێمە داوا بکەین کە خەرجمان بۆ بکرێت بەڕاستی چونکە هەم توانای ئەو کەسانەی کە داوای کاری هونەریەکەن محدودە هەم حکوومەتیش ئێستا لە بارودۆخێکایە کە ناتوانانی کارێکی هونەری بە ئارەزوی خۆت داوای نەک بە ئارەزوی خۆت یعنی بە پێی ئەو توانایی کە هەتا داوای ئەو مەبلەغە بکەی کە کارەکەی پێجێبەجێ بکەی بەڵام ئێمە خۆمان گونجاندووە بەڕاستی هەم لەگەڵ گیرفانی ئەو کەسانەی کە داوای کاری هونەریەکەن هەم لەگەڵ توانای حکوومەتیشە بۆیە کارێکی هونەری لە کەسێکەوە بۆ کەسێکیکە کە داوامان لەیەکیان لە جێتێکەوە بۆ حکوومەت ئەگۆڕێت ڕەنگە هەندێک کار هەبێت بە مەبلەغێکی کەم کارمان تێتاگر بێ بەڵام من ئەو پەڕی چێژم لێ بینیوە ئەو پەڕی دەستخۆشیم لێکراوە هەندێک کاریشە بووە کە ینی بڵێم بە دڵی خۆم باڕێک بڵێم پارەم لەسەر وەرگرتووە بەڵام بای ئەوە خۆشحاڵی نەکردوم کە پارەکەم لەسەر وەرگرتووە جا لەبەرەوە پارەکان لایەنە مادیەکە ئەگۆڕێت لە کەسایەتی بۆ کەسایەتیکە لە جێتێکەوە بۆ جێتێکیکە. کاک عومەر ئاگادارین کە بەڕێستان لە ڕۆژی یادی سلێمانیە بڕیار وایە کە پەردە لەسەر پەیکەرێکی دیکەت شاکارێکی دیکەت لا ببرێت جا پێمانەڵی لە کورسان مەگەزین و بابزانین ئەو پەیکەرە چییە بۆ کامە کەسایەتیە بێت؟ زۆر سپاس هەڵبەت یەک پەیکەر نییە دوانە دوو پەیکەرە بەڵا هەر لەو گوزەرایە کە کاک زایر ئێستا ئیشتیاکە من لێرە سپاسی یەکەم کەواتە لای بازاڕە بێت هەر لە پشتی داپیرە و باپیرە و کۆڵانە بۆ ناوە لە تەنیشتی عەریف حەمەتاڵ بۆ سەرەوە دوو بینایکەیە یەکێ لەو بینایانە تایبەتمان کردووە بە شانۆکاری دێرین مامۆستای خۆشەویست مامۆستا ئەحمەد سالار کە پەیکەرێکە کە بە ڕوانگەی خۆم ئەمێ پەیکەرێکی بۆ بکەم کە ئێستا کاری تێداکەم ئەمێ فریاشی خەم بۆ ڕۆژ سلێمانی بەڕاستی ئەمێ حەقی خۆی بەمێ هیوادارم بتوانم هیچ شتێک نەیەتە پێش و لەگەڵ ئەوەش پەیکەرێکی کەمان کردووە هەر لە کەمێک سەرو ئەو دانرێت پەیکەری دکتۆر ناوەکەم بیر چووە ئیشەڵا لە داهاتوو ئەویشە بین ئیشەڵا بینەرێ بین ئێمە هیچ شتێکمان نەماوە جگە لە سوپاسکردنی بەڕێستان کامڕۆ لە کورسان مەگەزینەوە لەگەڵمان بوویت زۆر سوپاس دەکەین جێگەی شانازیت هیوای بەردەوامیت بۆ خوازین جێگەی شانازی بۆ کورد و کوردستان هەر بمێنێت بۆ ئەوەی چونکە بەڕێستان خزمەتتان کردەوە بە شار و شارچکە جیاوازەکانی کوردستان هەر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆی بەڕێز سپاس بۆ برایانەش سپاس بۆ شار جوانەکەی کورسات زۆر سپاس بۆ تۆش دووبارە.